ئێمە توانین لە دوو گۆشەنیگاوە تەماشای بکەین ڕاستیە. یەکەم بەرزبوونەوەی ئاستی گشتین نرخەکانە لەسەر تاسەیری عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە کە پەیوەندی بە کۆمەڵی ئیجرئاتەوە هەیە لە عێراقا بانقی ناوەندی پێڵساوە ئەویش بەرزکردنەوەی یاخود با بڵێن دابەزاندنی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە. ئەمە بە شێوەیەکی گشتی ئاستی گشتی نرخەکانی بەرز کردوتەوە لە هەموو عێراقا. خاڵی دووەمیان یاخود گۆشەنیگای دووەمیان ئەوەیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بە تایبەتی. ئەویش لە بێدەسەڵاتی حکوومەتی هەرێم یاخود با بڵێن ئیهمالی و لامبواڵەتی حکوومەتی هەرێمە لە بەرامبەر گرفت و کێشەکانە ئەبینین کۆمەڵێ مەواد و کەرەستەی با بڵێن پێویستی ڕۆژانە نرخەکانیان بەرز بۆتەوە کاتێک بەراوردی ئەمانەکەی یاخود ئەم نرخانەکەی لە هەرێمی کوردستان بۆ با بڵێن لەگەڵ ناوەندا بەراوردیانەکەی ئەبینی ئاسی گشتی نرخەکان لێرە زۆر بەرزترە لەوەی ناوەندا. ئەویش بێگومان پەیوەندی بە کۆمەڵێک ڕێوشوێنی با بڵێن داراییەوە هەیە کە حکوومەتی عێراقی ئیگرێتە بەر لە بەرامبەر با بڵێن بۆ هەرزانکردنی یاخود بۆ ڕاگررتنی نرخی ئەو کەلوپەلانە لە ئاستێکی پێویستە بۆ نمونە با بڵێن دەعمی سوتەمەنیە بە هەموو شێوەکانیەوە پاڵپشتی نرخی سوتەمەنیە کا خۆی بەشێک لەو نرخانە تەختیەکە و ئەیدا دەفەکە بۆی ئەبینی ئاستی ئەم نرخانە یاخود سوتەمەنی بە شێوەی گشتی لە عێراقا نزمترە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەمانەی با بڵێن ڕەڤز کرد تێیپەڕان هەموو نرخەکانی تریش ئەگەر تەماشا بکەی بۆ نمونە لە عێراقا خود با بڵێن لە حکوومەتی ناوەندی کۆمەڵێک قەرز یاخود پێشینە جۆرا و جۆرەدا لە بواری عەقاراتە لە بۆری وەبەرهێنانە هەموو ئەمانە وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر نرخ بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو کەلوپەلانی کە زەڕون ڕۆژانە خەڵک بەکارهێنن. لە عێراقا بە شێوەیەکی گشتی بواری بازرگانی و چالاکی بازرگانی و بازاڕ کۆمەڵێک بەرپرسی باڵا و خەڵکی تایبەت دەستیان گرتووە بەسەریا کۆنتڕۆڵەکەی لای ئەوانە. بۆیە بینیت هەندێک جار ئەگەر بەرزبوونەوەی نرخەکان یاخود هەر گرفت و با بڵێن قەیرانێک کە دێتە پێشەوە وابێیاننا خەڵک بە شێوەیەکی گشتی گومانەکە لەوەی کە ئەمە سیاسی بن یاخود دەست بن یاخود با بڵێن بەعەمدی بێ. ئەم بەرزبوونەوەی ئاسی نرخانەی کە ئێسێن باسیەکەین لە بواری سوتەمەنی هەندێک کەلوپەلی تایبەتە بە شێوەیەکی گشتی سیاسی نین لە حقیقەتە بەڵکو با بڵێن بێپلانی و با بڵێن بێمنەتی حکوومەتە لە ئاست ئەو گرفتانەی کە ئێستا هەن بە تایبەتی بەرزبوونەوەی نرخ چونکە لە هەموو دنیا کاتی ئەبینێت نرخی کەلوپەلێکی دیاریکراویان بە شێوەی گشتی نرخی کەلوپەلەکان بەرزە بنەوە حکوومەتیان باش دابەزێنێ یاخود ڕێوشێونی تر لەسەر سنوورەکان با بڵێن گومرگی ئەگرێتە بەر بۆی ئاسانکاری بکە بۆ هێنان و ڕۆیشتنی کۆمەڵی کەلوپەل کە کاریگەریە بێ دوجار لەسەر دابەزاندنی یاخود ڕاگررتنی نرخی کەلوپەلەکانە لە ئاستێکی دیاریکراوە. بە شێوەیەکی گشتی من خۆم وایە بینم شخصی بازرگانی و کرد بواری بازرگانی و چالاکیە جۆرا و جۆرەکانی ئابووری لە هەرێمی کوردستانە با بڵێن دەستی بەسەرا گیراوە لەلایەن کۆمەڵێک شخصی دیاریکراوەوە کە ئەوانیش ڕەبتی با بڵێن ڕاستەوخۆیان هەیە بۆ هێشتنەوەی بارودۆخەکە بەو شێوەیە کە هەیە. بە دڵنیایەوە بینین خۆی ئێستا هەستی پێکرێ ینی خەڵکی ئاسایی بازاڕیش هەست بەو شتانەکە ئەوە نییە یعنی تۆ چۆن دەستی بۆ بەی هەستی پێکەی لە هەموو شوێنێک.